بەڵێ دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە باس لەوە دەکەین ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ بنکەی ڕووناکبیری گەلاوێش کە ئیڤێنتێکیان ڕساس کردو بەناوی بەهاری بەهرەمەندانی سلێمانی بۆ ناساندنی کۆمەڵە گەنج و بەهرەکانیان کە دەرفەتیان نەبووە بتوانن بەهرەکانیان وەدەربخەن، بتوانن پەرە بە بەهرەکانیان بێت. جا ئێمە بزانین ئەم ئەنجومەنە کەی دامەزراوە کار و چالاکیەکانیان لە ئێستا و ڕابردوودا چی بۆ پلانیان چیە بۆ داهات و کار و چالاکی تریان چیە بۆ گەنجان. ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەسەر دەکەین. لە سلێمانی و پۆشیا عوسمان باڵێزی ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق لە ستودیۆ لەگەڵمانە و توێژی زیاتر لەم بارەیە دەکەین. خات پۆشیا بەخێراتی. زۆر سپاس دەکەم بەیانی ئێوەش باش سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر خۆشحاڵ بووم کە بتوانم لێرە باسێکی ئەو ئیڤنتە بکەم و هەروەها کار و چالاکیەکانمان لە ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق. دەستە خۆش بێت بەخێر بێت. پۆشیا خان با یەکسەر لەو پرسیارە دەست ئینسانە بزانین ئەنجومەنی باڵای گەنجان کەی دامەزراوە، کار و چالاکیەکانی لە چیا خۆی بینێتەوە، بنکەی سەرەکیتان لەکوێیە؟ زۆر باشە. ئێمە لە ساڵی 2023 لە مای 8 2023ەوە دامەزراوە ماوەی ساڵ و نیوێکە لە بازنەی سلێمانی دەستمان کردو بە کار و چالاکیەکانمان و بنکەکەمان لە بازنەی سلێمانی هەر لە بە هەماهەنگی لەگەڵ بنکەی ڕووناکبیری گەلاوێ شوێنێکمان هەیە لێرە کە کار و چالاکیەکانمانی تیادا ئەنجامین. هەڵبەتە ئێمە دوێنێ ئیڤنتێکمان ڕێخست بۆ کۆمەڵە گەنجی بەهرەمەند لە شاری سلێمانی بە هاوبەشی لەگەڵ بنکەی ڕووناکبیری گەلاوێش لەژێر ناونیشانی بەهاری بەهرەمەندانی سلێمانی. ئەم ناوەشمان بۆی هەڵبژار چکە ئێستا بەهارەوە کۆمەڵێک بەهرەمەندمان هەیە و لە شاری سلێمانی ئیڤنتەکەمان بەڕێوە برد. ئەم ئیڤنتە تایبەت بوو بە کۆمەڵە گەنج کە دەرفەتیان نەبووە دەرکەون وەکو بەڕێزی شت ئاماژەت پێەیە کۆمەڵە گەنجی بەهرەمەند کە کۆمەڵێکیان با بڵین لە بواری گۆرانی وتنە سەڵتیان خۆش بوو بەڵام نەیانتوانی بوو بەهۆی بژێوی ژیانەوە یا هەچوە کارێکی تر بێ دەربکەون. ئیڤنتەکە بەعام ئیڤنتێکی هونەری بوو و ئیڤنتێکی پرایڤت بوو زیاتر لە 120 میوانمان بانگشت کردبوو. پرایڤت بێت و ینی تایبەت بێە شتەکە وایە خواستکە تایبەت حەزمان کرد تایبەت بێت و بە ئینڤیتیشن خەڵکمان بان کردبوو و ئەو کەسانی کە بەشداریان کردبوو ئەو کەسانە بوون کە لە بواری هونەریە جێگای باڵا دەستیان هەیە بەڕاستی لە کۆمەڵگەکەمان و لە شاری سلێمانی و ئەمە بۆ ئەو بوو کە سەپۆرتی ئەو گەنجە تازە پێگەشتوانە بکەن کە بەڕاستی بەهرەی زۆر باشیان هەیە. ئەم بەشاسێکی گشتی لەسەر ئیڤنتەکە و هەروەها ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق کار و چالاکیەکانی زیاتر بۆ گەنجانە کار لەسەر گەنجەکات و هەموو ئەو با بڵین شتانە ڕاهێنانانی کە بۆ گەنج پێویستە لە ژیانی ڕۆژانەیە لە کار و بارەکانیە ئێمە فۆکەسمان لەسەر ئەو شتانەیە و هەروەها بنکەی سەرەکی لە بەغدادە لە عێراق لەلایەن خودی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانیەوە سەرپەرشتی ئەکرێت. بازنەکان زۆر زۆرن بەڕاستی لە هەموو پارێزگەکان با بڵین بنکەیان هەیە و ئێمەش وەکو ئاماژەم پێەیە ساڵ و نیوێکە لە شاری سلێمانی کەواتە هەر لە ناوەکەیەوە خات و پۆشیا بڕوانین کە لە عێراق و سەرپەرشتی ئەکرێ لەوێەوە کەواتە ئەو گەنجانی کە بەشداریەکەن و بەهرەمەندن تەنها لە هەرێمی کوردستانانی واتە لە شوێنەکانی تری با بڵین دەروی هەرێمی کوردستانیش گەنجان بەشداریەکەن؟ بەڵێ بێگومان لە ناوچەکانی عێراق و هەروەها کوردستانیش بەگشتی هەمووی ئەگرێتەوە. چۆن ئەمانە ئەدۆزن خۆیان پەیوەندیتان پێوەکەن یا خۆتان خۆیانیان هەوڵێن لەگەڵ ئێوە قسە بکەن بۆی یارمەتیان بن یاخود چۆن ئەم میکانیزمەکان لە ڕێگەی سوشال میدیاکانەوە بڵاو ئەکرێتەوە بۆ نمونەکە ئەو گەنجانی ئەیانەوێت کاری خۆبەخشی بکەن ئیتریان ئیڤنتێکیان هەبێ ڕای ئەگەنن لە ڕێی سوشال میدیاکانەوە. من و خودی خۆم لە ڕێی سوشال میدیاوە با بڵین داخڵی ئەم گروپە بووم. کاروبارەکان بەعام بۆ گەنجانەوەکو باسم کرد بۆ ئەوەیە کە ئەو ئایدیە و کارانەی کە سەربەکاری حکوومەتی عێراقن بەڕاستی گەنجانی سلێمانیش لی بێبەش نەبن و ئەو گەنجانی کە با بڵین سەر بە ناوچەکانی سلێمانیشن بە هەمان شێوە سوودمەند بوون. یەکێک لەو کار و چالاکیانی کە لە ئێستا زۆر گرنگە بەلامەوە باسی بکەم
هەبوونی کۆرسێکە لە ئێستاە کۆرسێکی زمانی عەرەبیە کە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی هەلا ڕێکمان خستووە بۆ کۆمەڵە گەنج کە زیاتر لە 225 گەنج بەشداریان تیا کردووە بە شێوازێکی با بڵێن گۆڕینەوە گەنجانی سلێمانی فێری زمانی عەرەبیەکرێن وەکو ئەزانن لە ئێستاە بۆ کار و ژیانی ڕۆژانە زمانی عەرەبی بۆ بە زمانێکی سەرەکی لەبەر ئەوە کۆمەڵە گەنج بەشداریان کرد و سوودمەندن و خۆشم یەکێکم لەوانە زۆر زۆر باشە پۆشە خەن لەگەڵەوەی کە ئەو شتانی تر باس بکەی ئەمێ بزانین یعنی ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق ئەگەر گەنجێک بێت کە ئێوە لە سوۆشال میدیاکانی خۆتانەوە بابەتێک بڵاوەکەنەوە گەنجێکی ژێت خاونەی پرۆژێ یاخود بابەتێکی هەیە چۆن ئەتوانن هاوکاریان بکەن ینی هاوکاریەکانتان هاوکاری مادیە معنەویە یاگەر پرۆژەیەکی گرنگی هەبێ لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە کە ئێوە خودی سەرۆگۆزیران ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم ئەنجومەناکە ئەتوانن کاراسانی بۆ ئەو کەسانە بکەن ئەمەدام نابوو تۆزەی تراسی بکەم ئێستا پێشەکەەوە بەڵێ بێگومان بۆ دامی مادیشە ئەم بابەتە بۆ نمونە هەر یەکێک لەو پرۆژانێک کە لە داهاتوێکی زۆر نزیکە ئێمە ئیعلانێکی فەرمی بۆکەین هەر لێرە شوازان بێ بە ئیعلانێکی فەرمی بۆی پرۆژێکمان هەیە بە ناوی یوث بزنس بوت کامپ کە ئەمەش بۆ کۆمەڵێک گەنجی خاوەن بیرۆکەیە واتە تاوی عێراق بەڵێ فێرگەی گەنجانی خاوەن بیرۆکە ئەو گەنجانی کە بیرۆکەیەکیان هەیە و بیرۆکەکەیان با بڵین ستارت ئەپن بە کۆزانن ستارت ئەپەکان ئەو کەسانن کە ئەو بیرۆکانن کە آیتی و تەکنۆلۆژیای سەردەمیان تیا بەکاریەوە هەروەها سکیڵ ئەپن یعنی ئەگەری گەورەبوونیان هەیە و ئێمە با بڵین ڕاهێنانێکی زۆر چڕ و پڕمان بۆ ئامادە کردوون هەر لە سەرەتاوە لە خاڵی دەستپێکەوە هەتا کۆتایی زیاتر لە 120 گەنج بەشداری ئەکەن و پرۆژەکانیان پێشکەش ئیتر پرۆژەکان و کەوتم ستارت ئەپن و ئەگەری گەورەبوونیان هەیە کە خزمەت بە کۆمەڵگە بکەن گرنگی بەچێ پرۆژەیەکەن پرۆژەی تەکنەلۆجی بێ یا خزمەت گوزاری بێ ینی خۆتەزانی ئەسا دنیاونە پێشکەوتووە کە هەموو پشتێک بووە بە ئەپێک و لە ناو موبایل و لە ناو ئایپادێکە ئیشەکان ئەکرێەوە ئەسش گەنجێکی زۆر ڕویان لەم بوارە کردووە تەرکیسان زیاتر لەسەر چه پرۆژەیەکە ئێوە بەڵێ وەکوتم ئەو پرۆژانی کە زیاتر تەکنۆلۆژیای سەردەمیان تیا بەکارێت و خزمەت بە کۆمەڵگاکەمان و بە مرۆڤایەتی بەعام ئەکات بیرۆکەی جیاواز و سوودبەخش ئەو بیرۆکانە زیاتر ئەگرێتەوانێ و لە کۆتاییە سێ پرۆژەی زۆر گەورە با بڵین گەورەترینیان هەڵەبژێردرێن کە لەلایەن باڵیۆزانی لەلایەن ئەنجومەنی باڵای گەنجانی عێراقەوە دامی مادیەکرێن بۆی دەست پێ بکەن بە کار و پرۆژەکانیان و ئەو 122 تریش بێگومان بێبەش نابن ئیڤنتێکی زۆر گەورە ڕێئەخین لە کۆتاییە کە وەکو با بڵین فیستیڤاڵێکی کاری لێت هەر یەکێک لەو گەنجانی کە خاوەن پرۆژێ بوتی خۆیە بێ لەو شوێنە و هەروەها کۆمەڵێک کەسی سەرمایەدار و با بڵین تاجری و ناودار و ناو بانگەشت دەکرێن ڕاستەوخۆ و گەنجانە ئەتوانن خۆیان ڕوبەڕوو قسەیان لەگەڵا بکەن بۆی بتوانن هاوبەشی بکەن ئەگەر بیرۆکەکانیان بەدڵ بێت دامی مادیان بکەن کە ئەمەش بەڕاستی کارێکی زۆر گەورەیە و شتێکی زۆر باشە بۆیان یەکێکی تر لە پرۆژەکانمان کە ئینشاءڵڵا لەم نزیکانەیە با بڵین پرۆتۆکۆڵێک ئیمزاکەین هەر لەگەڵ بنکەی ڕووناکبیری گەلاوێش ئەویش دوو ڕاهێنانە کە زۆر فۆکسمان لەسەرەتی ڕاهێنانێکیان بۆ کەسانێک کە شێوەکاری حەزیان لێتی بچنە بوارەکەەوە یان خۆیان شتێکی لەسەر ئەزانن بۆ ئەوی زیاتر پەری پێبن بڵێ ئەمە یەکێکە لە ئەو شتانە دووەمیشیان ڕاهێنانێکی ترە بۆ ئەو کەسانی کە لە بواری نووسینە زیاتر ئەو کەسانی کە ڕۆژنامە نووسن یاخۆت با بڵین لە دەستگا میدیایەکانە کارەکەن بۆ ئەو کەسانەیە بۆ ڕاستکردنەوەی ڕێنووس و با بڵین ئەو شتانی کە پێشکەشیەکەن ئەمە لەگەڵ بەهاو بەشی لەگەڵ بنکەی ڕۆناگبیری گەلاوێش بیریشم نەچێت ئەو یوث بزنس بوت کامپە بە هاوبەشی ئەبێت لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی شاری سلێمانی کەواتە خات و پۆشیە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی ترجگەل لە بنکەی ڕووناکبیری گەلاوێش ئایا لەگەڵ با بڵین ئەو ڕێکخراوانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن لە عێراقن
هیچ هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ ئەوانە؟ بێگومان زۆربەی کارەکانمان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە لۆکاڵی و با بڵێن ئینتەرناشناڵەکانە کردووە. حەزەکەین بەشداری ئەوانیش ببینین ئێمە کارەکانمان پتێونێتەوە کە دوو کەس بەیەکەوە بکرێ کاری باشترەکرێ بەیەکەوە. هەماهەنگێکی باشمان هەیە لەگەڵیان بەعام پەیوەندێکی باشمان هەیە و کاروبارەکانمان زیاتر بە هاوبەشی ئەنجامەین. باش زۆر سپاس. ئێمە ڕێکخراوەشت زۆر چاوپێکەوتمان لەگەڵا کردوون یاخود ڕێکخراومان زۆر زۆرەیە یاڵن سەرۆک یاڵن سکرتێری ڕێکخراو یاڵن لەپسراوی ڕێکخراو بەڵام لە تایتڵی ئێوە باڵێۆسێ ئەم باڵێۆزە لە چیەوە هاتووە کە وا دیاری ئەکرێ یەک باڵێۆسێ تەنها جەنابتی لەناو ئەم ڕێکخراوی گەنجانی عێراقی یاخۆت باڵێزی تریشێ یان هەر سەرپەرشتی شارێک وە بێ بە باڵێزێک چۆن ناهی ئەمەمان بۆشی بکەرەوە. زۆر باشە ئێمە ئەم ناوە بۆی هەڵبژێراوە وەکو با بڵین ڕێزێک کە لە گەنجانراوە و هەروەها ئەم ناوە با بڵین ناوێکی بەرزە وەکو ئەزانن لە گەنجان. نەخێر من بە تەنها باڵیۆز نیم هەموو کەسانی کە لەناو ئەم ئەنجومەنیان پێیانەوترێ باڵیۆز و بازنەکانمان جیاوازە بازنەی سلێمانیمان هەیە بازنەی کەلار و با بڵین ناوچەکانی سەر بە سلێمانی هەڵەبجە و بەم نزیکانە لە ڕانیەوە قەڵاتزێش دەستەکەین بەکار و چالاکیەکانمان بازنەکان جیاوازن کۆمەڵێکی زۆر زۆر باڵیۆزمان هەیە هەر یەکێک لەو کەسانی کە بەژارن لە ئەم ئەنجومەنەیە و گەنجمارە ئەندامانی ئەنجومەنەکە چەنە بن پۆشەخانەکەی زۆر زۆرە 2000 زیاترە بێت ئەوە زۆر بەڵێ زۆر باشە. سانویستە پرسیار پێی؟ ویستە پرسیاری ئەوە بکەم خات و پۆشیا ئەو گەنجانی کە بەشداری ئەەکەن بێگومان مەبەستم لەم ئێڤنتی کە ڕێکتان خستەوە باشە. ئەو بەهرەمەندانە لە کۆتاییە کە هەڵ ئەبژێرن ئەمەش وەکو ئەو بابەتی ترکە ئاماژت پێ ئەوانەی کە با بڵێن بیرۆکیانێ و لەسەر بنەمای هەڵبژاردنێک بەشداریەکەن ئەم بەهرەمەندانش بە هەمان شێوەیە کە بەشداریەکەن ئەم ئیڤنتیان جیابوو لەوەی کە باسم کرد باشە لە ڕێگەیم ئیڤنتەوە بەڕاستی ئەم گەنجانە زۆر زۆر کاریگەریەکی باشیان لەسەری هەبوو سەپۆرتێکی زۆر باشیان وەرگرت لەو کەسانی کە بەشداریان کردبوو هەروەها ئەو کەسانی کە هاتبوون بۆ نمونە بۆ ئیڤنتەکە هەریەکەیان بازنەیەکی پەیوەندیان دروست کردبوو لەگەڵ ئەو کەسانەیە و کۆمەڵی کار و چالاکی تر لەگەڵ ئەو کەسانەیە دەستی پێکرد بۆ ئەو گەنجانە کە ئەمەش جێگای دڵخۆشی ئێمەیە بەڕاستی هەر بۆ نمونە یەکێک لە گۆرانی بەشەکانمان کۆنسرتێکی بۆ ڕێکخرا لە شاری کەرکووک بەم نزیکانە ئەیکات هەر لە با بڵێن ئیڤنتەکەەوە ئەو کەسانی ناسی و هەماهەنگیان دروست کرد ئەو گەنجانە بەڕاستی زۆر دڵخۆش بوون ئێمەش زۆر دڵخۆش بووین کە توانیمان دەستمان هەبێت لە دەرخستنیان و ئەمە کۆتا کار نابێت بۆ ئەوان بێگومان ئیڤنتی ترمان ئەبێت و کار و چالاکی ترمان ئەبێت بۆی بتوانین زیاتر بەهرەکانیان خاتگۆشاوەکو دووە پرسیار من ئاراستی بەڕاستی ئەم هیچ خەڵاتێکی ڕێزێنان پێشکەش بەم بەهرەمەندانە کراوە بەڵە بەڵە بێگومان خەڵاتی ڕێزنەنان پێشکەش بە هەمویان کرا لە ئیڤنتەکە بۆشەخانەوە ئەو وەکو پرسیاری خۆی کرد بە هەمش پرسیاری باسی ئەوت کرد کە هەر لە ناوە ئێڤنتەکە کەسێک کە گۆرانی بێژێک گەنجێک سپۆنسەرێکی دۆزیەوە تۆ لە ڕێگەی پەیوەندیەکان و لە ڕێگەی ئەم ئیڤنتی ئێوەکان توانێتی کۆنسرتێک ڕێبخا لە کەرکووک باشە باسی لەوەش کرد کە کۆمەڵک پرۆژەی تردان هەیە ئەو پرۆژانەی کە ئەبن بە چۆنەڵی یەکەم یاخود کە هەڵەبژێرن ئێوە هەوڵێن لەگەڵ بازرگانەکانە لەگەڵ حکوومەتە کار ئاسانیان بۆ بکەن بۆی بتوانن دەست بکە بە پرۆژەکەی بەڵێ هەرۆکو ئاماژەم پێەیە ئەو کەسانی کە لە بوت کامپەکەیە بەشداریەکەن لە کۆتایی ئیڤنتێکی گەورە ڕێگەخرێت وەکو فیستیڤالێکی ئیڤنتەکە لەکوێ ڕێکەخرێکی ڕێکەخرێت جارە شوێنەکەیمان دیاری نەکرد پرۆژەکانتان دیاری کردو پرۆژانی کە بەشدارن لە ناو ئیڤنتەیە جارەوەش هێشتا باوشیان جارە بمێنێ سپۆیڵی ناکە لەکوێ ئەکرێ ئیڤنتەکە لە شاری سلێمانی لە شاری باشە زۆربەی چالاکیەکانتان لە شاری سلێمانی یاخود لە شارەکانی تریش چالاکیتان هەیە ینی ئیڤنت و بەڕێوچوونی سیمینار و کۆنفرانس و شتان هەیە یاخود مەرکەزتان لە سلێمانی چالاکیەکانتان نەخێر بێگومان ئەو با بڵین دەورەیە کە ئێستا باسم کرد دەورەی زمانی عەرەبیەکە لە کەلاریش بە هەمان شێوە دەستی پێ کردووە و بەرەو کۆتاییش ئەچێلەوێ و لە بازنەکانی تریش کار و چالاکیمان زۆرە لە پارێزگای هەڵەبجە و هەروەها لە چەمچەماڵ لە کەلار و لە سلێمانی و بەم نزیکانە لە دەڤەریڕانی و قەڵات زێش دەستەکەین بە کار و چالاکیەکانمان بێگومان گەنجانی ئێوەش بێ بەش نەبوون باشە
پار فستیڤالە کرا بۆ دیاریکردنی گەنجی ساڵ لە عێراقا کە چەند کوردێکیش بەشدار بوو. ئێوە هیچ هەمانگیتان هەبوو لەگەڵ یان یاخۆت ئێوە ئەم ئیشەتان کرد چێ بۆکوی کە ئاگادار بێگەر زانیاری ولا بێ؟ بێگومان کۆمەڵە گەنجی خۆبەخش بوون لە شاری سلێمانیەوە بران بۆ بەغداد. ئیڤنتێکی زۆر زۆر گەورە بوو، بەڕاستی زۆر جێگەی خۆشحاڵی بوو کە لێرە کۆمەڵە گەنج با بڵین وەکو خۆبەخشێکی با بڵین زۆر باش دیاریکرا بە پێی دەنگی خەڵک هەر لێرە دیاریکرا و خەڵاتی ڕێزلێنانیان لێنرا. یەکێک لەوانە کاکە هیوای هەژاران بوو ئەگەر بیناسم بە جوانی. زۆر خۆشحاڵ بووین کە با بڵین گەنجانی سلێمانیش بێ بەش نەبوون لە ئەو ئیڤنتە لێرەوە بران بۆ شاری بەغداد و خەڵاتی ڕێزلێنانیان وەرگرت. بەڵێ ئێوە هەوڵەیەن لە ڕێی ئەنجومەنەکەی خۆتانەوە ئەگەر گەنجێکی کورد پرۆژەیەکی هەبێ پێویستی بە داعمێکی حکوومەتی ناوەند بێ، هیچ هەوڵەیەن کە بتوانن بەرپرسانی حکوومەتی ناوەندی یاخۆت حکوومەتی عێراقی بێنە سەرخەت بۆ ئەم گەنجە کووردە؟ ئەمانجی سەرەکیمان ئەوەیە کردوتانە ئەنجومەنە ئەمەی کاڵین ڕێکی ئەخین و لە ئێستا بەڵێ پێشبڕکێکی زۆر گەورە هەیە لە شاری بەغداد ئەکرێت کە با بڵین 1000 گەنج بەشداریان کردو و پرۆژەی خۆیان تەقدیم کردووە. بێگومان کوردیشی تایە 5 بۆ 7 کەسیان کوردن کە پرۆژەکانیانەوە بەرەو فاینەڵ ئەچێت کە دامی مادی بکرێت لەلایەن حکوومەتی ناوەندیەوە. بەڵێ دەستەکانتان خۆش بێت، لەشتان ساغ بێ بۆ هیوایی کە بەردەوام بن و بتوانن زۆرترین خزمەت بە گەنجی کورد بکەن لە ناو پرۆسەی عێراقا. دەستەکانە خۆش بێ. پۆشی عوسمان باڵێزی ئەنجومەنی باڵای گەنجان لە عێراقیان بەیانیان لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوون.